هیوادارم ئەم شتە جوانە لە لادێەوە بڕاتەوە بۆ شار. بەداخەوە لە ڕۆژی دەی دوانزە کە دەکاتە ڕۆژی جەڕنامەی گردردونی مافی مرۆڤ لە گوندی ڕێژنەی ئازیز دەستێکی ناحەز کەسێکی دەروون نەخۆش هەستاوە بە سووتاندنی داربەڕوویەک کە تەمەنی زیاتر لە 200 ساڵە. بێگومان ئەم داربەڕووە جگەلەوەی کە لە ڕووی ژینگەییەوە جوانیەکی بەخشیوە بە ناوچەکە و هەروەها کاریگەری ئیجابی هەیە لەسەر پاکردنەوەی سروشتی ناوچەکە و هەڵمژینی بۆمۆکسیدی کاربۆن و بەخشینی ئۆکسیژین بە ناوچەکە. لە هەمان کاتە یاد و یادگاری و بیرەوەری خەڵکی ئەم گوندەی و بابە پیرانی خەڵکی ئەم گوندەی لەگەڵایە. بەداخەوە سووتاندنی ئەو درەختە جگە لە زیان گەیاندن بە ژینگە جگە لەوەی کە ئەو خەڵکی ئەم کاری کردووە وەکو کەسێکی دەروون نەخۆش دەتوانرێت تۆمار بکرێت. بۆ ئەو مەبەستە خەڵکی ئازیزی ئەم گوندە لەلایەنە پەیوەنددارەکان لە پۆلیسی دارستان سکاڵیان تۆمار کردووە. هەنداراوان نەزم ئەمڕۆ هاتووین بەشداریمان کردووە لە گوندی ڕێژنە بە مەبەستی ڕواندنی 200 نەمامی بەڕوو لە جێ و بەڕۆی کە سوتێنرا بوو لە چەند ڕۆژی ڕابردووە و هێرش کرا بۆ سەری. ئێمە لێرەیە دوو پەیامانەیە، یەکەمیان ژیانەوەیە، دووەمیان پەیامێکە بۆ ئەو کەسانی کە ئەو کارە ئەکەن، چونکە ئەم کارە زۆر مەترسیدارە و لە هەر کوێیەکی ئەم دنیاە درەختێک ببڕێتەوە یان بسووتێنرێت کاریگەری گەورە لەسەر داهاتووی ئێمە و نەوەکانیشمان ئەکات و بۆیە ئێمە ڕاوەسین وەکەوەی کە ڕابوەسین وتر پرسار بینەوە و ئەو جێگەیە وەکو مۆنومنتێکی لێ ئەەکەین بۆ ئەوەی کە لە داهاتووە بە هەموو دنیای بڵین کە درەخت پاراستنی لە ئەستۆی هەمومانە نەگەوەی کە تەنها کەسانێک بێن درەختەکان بڕوێنن و دواتریش کەسانێک تر بێن بیان سووتێنن. دارستانەکانی باشووری کوردستان ینی بە درەختی بەڕوو ناسراون و درەختەکان دارستانەکان سەرۆتێکی گەورەی سروشتین و سەرچاوی دابینکەری ئۆکسجینن، بەڵام بەداخەوە دەبینین لەلایەن دەوڵەتانی دراوسێت تورکیا ئێران درەختەکان دەبڕێنەوە ئاگریان تێبەرەدرێت و لە ناوخۆی خۆشمانە بە هۆکاری جیاجا و پاساوی جیاجا وەکو درەختە کە تەمەنی وەکو خەڵکی گوندەکە دەڵێن زیاتر لە 200 ساڵە درەختێکە لە جۆری بەڕوو بەڵام سووتێنراوە و دواتریش ئەو درەختە ینی بۆ بەدار و ژیانی لەدەستداوە. لە ڕاستی ئەمە زیانێکی زۆر گەورەیە، چەند نەمان بڕوێنرێ ناتوانێت قەرەبووی ژیانی ئەو درەختە بکاتەوە، بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئازادبوون و دەستەی کوردستانی بۆ دراسات و توێژینەوە و دامەزراوەی ڕۆکی کوردستان و لە هەمووی گرنگتر بە بەشداری و پاڵپشتی خەڵکی گوندەکە بۆ خۆیان ئەمڕۆ هەڵمەتی چاندی 200 نەمامان لێرە ئەنجامدا. گەڕشکەکان وشکە ئەوە بکەیتەوە دوای ئەوەی قادێت گڵەکەیتەوە